الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. سورة النصر وهروها بيدا قتري سورة إذا جاء، وهروها بيدا قتري سورة إذا جاء نصر الله، وهروها بيدا قتري سورة التوديع، سورة مال آواي لبروي آماجي تيدا بمال آواي كردني بيغمبر صلى الله عليه وسلم لدنيا وفاة كردني. دیارە سوورەتی ئەنەسر سوورەتێکی مەدەنیە، بەڵکو کۆتا سوورەتە کە بە کاملی دابەزیبی، کۆتا سوورەتە کە بە کاملی دابەزیبیتن، هەروەکو ئیبن عەباس خوای گەورە لە خۆی بابی ڕازی بیتن لە سەحیحی موسلیمدا بەو شێوەیە هاتیە. لە گرنگترین مەبەستەکانی سوورەتی ئەنەسر بریتیە ئەلئیعلام بتەمام الدین، واتە گەیاندنی ڕاگەیاندنی ئەوەی کەوا دین تەواو بوو، دین تەواو بوو. اینجا لە ئاتیەکەمدا دەفەرمی بسم الله الرحمن الرحيم إذا جاء نصر الله والفتح، واتە کاتێک کەوا نەسر و سەرکەوتنی الله تعالى هاد لە بۆ یا رسول الله، و هەروەها فتحی مەکە بوو، واتە مەکە ئازاد بوو لە دەست بێباوەڕان. دیارە نەسر بەڵزەبت زانایان وا دەفەرمون ئەلئیعانەة على العەدوو، نەسر سەرکەوتن بریتیەکەوە یارمەتی بدرێی لەسەر دوژمنەکەت، یارمەتی بدرێی لە دژی دوژمنەکەت، و نەسرەتێکی لەلایەن الله تعالى بی عادەتەن چی لە دوادادێ التەغەلب على العەدوو، یارمەتیدانێکە بە تەئکید لە نەتیجەدا غەلەبەت و زاڵ دەبی بەسەر دوژمنەکەت. دیارە فەتحیش بریتیە لە ئازادبوون و بەدەستهێنانی ئەو زەوی و ئەو خاکەی کەوا لەژێر دەسەڵاتی دوژمنە ڕزگاری بکەی و دەسەڵاتی تو بەسەردا بشتێ، کە وەکو وتمان لێرەدا بێگومان فەتحەکە فەتحی مەکەیە. بەنسبەت نەسر بەڕێزان رب العالمین دەفەرمی وما النصر إلا من عند الله العزيز الحكيم، وەکو لە سوورەتی ئالی عیمراندا دەفەرمی، و لە سوورەتی ئەلئەنفالیش عینی تەئکید لەسەر ئەو حەقەتە دەکاتەوە. نەسرەت بە هیچ شێوەیەک لای هیچ کەسێک نییە، تەنها من عند الله، لای الله تعالى العزيز الحكيم. ئیتر سنەتی خوای گەورەوە نەسرەت بەو لایەنە دەبەخشی کەوا هۆکارەکانی ئەسباب و هۆکارەکان نەسرەتیان لەبەردەستە و بەکاریان هینایە، بەڵام لەبەرەوەی ئەلعەزیزە و ئەلحەکیمە خوای گەورە سوبحانە وتەعالە جاری وا هەیە لایەنێک بەسەردێخی کەوا زاهیرەن هۆکار و ئەسبابی مادی لەدەست نییە، بەڵام لە بۆ خوا سولحاینە. لە بۆ نمونە باشترین میثال رسول الله صلى الله عليه وسلم، و هەروەها هەموو ئەوانەی کەوا شوێنکەوتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورە پێمان دەفەرمێ ئین تەنصروا الله ينصركم، کەواتە ڕاستە مەشیئەتی خوای گەورەوە کە ئەو لایەنە بەسەر دێخی کە ئەسبابی لەبەردەستە، بەڵام خوای گەورە مەشیئەتی مطلقە، هەر کاتێک کەسانێک و لایەنێک لە بۆ خوا سولحان هۆکارەکانی معنەوی نەسرەت کە بریتیە لە تاعەتی خوای گەورە ئەنجامیاندا، خوای گەورە بەسەریان دێخی سبحانه وتعالى. حتا کە باس لە مەلایکەت دەکا کاتێکەوە خوای گەورە دێتە خوارەوە لە بۆ یارمەتی مسلمانان، کاتێکە لە سوورەتی ئالی عیمراندا باز دەکاتن کەوا ئەوەندە مەلایکەت هاتە یارمەتیان، لە دوای یەکسەر دەفەرمی وما النصر إلا من عند الله، حتا نەسرەت لەدەست مەلایکەتیش نیە ئللا لەدەست الله تعالى سبحانه وتعالى، بەعیزەتی خۆی و بە حکمەتی خۆی دەیداتە ئەو کەسەی کە خوای گەورە خۆشی بێ. و بە تایبەتش لێرەدا ئیذا جاء نصر الله، نەسرەتێکە لەلایەن الله تعالى و یا رسول الله لە بۆ هاتیە، بە تەئکید نەسرەتێکی تایبەتە، نەسرەتێکە خارجی ئەسبابی مادیە. خوای گەورە سبحانه وتعالى کاتێک کە دەڵێن مەتا نەسر الله، خوای گەورەش دەفەرمی ئەوە نەسرەتەکەیەکەوە پێتانی بەخشی. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين.